ڤینۆس خان ئاگادارین ماوەی چەند ڕۆژێکە بەڕێستان زنجیرەیە کۆڕ لە شارەکانی کوردستان هەتان بووە. پێم خۆشە باسێک لە بیرۆکەی ئەم سازانی ئەو کۆڕانە بکەین لە شارەکانی کوردستان. ئەم بیرۆکەیە چۆن بوو لەلایەن بەڕێستانەوە بۆ ئەم ڕۆژ لە شاری سلێمانی ئەم کۆڕەتان هەبوو؟ بەڕاستی سەرەتا طبعا من سپاسان ئەەکەم من هەمیشە لە سەردانەکانمدا بۆ کوردستان بە گرنگم زانیوە کە ئامادەگیم هەبێت لە کۆڕ و کۆبوونەوەکانە چوەک ئەوەی کە کۆڕێک پێشکەش بکەم چوەک ئەوەی ئامادە بمتیانە چەندین جار لە سلێمانی کۆڕم بەستۆ لە خانەقین و لە کفری و لە کەلار و زۆربەی زۆری شار و شارۆچکەکان لە هەولێر بەڵام ئەم ساڵ زۆر بە گرنگم زانی بچم بۆ کەرکووک لەبەر ئەوەی کەرکووک جێگەیەکی تایبەتی هەیە لە دڵی منە بەڵام بەداخەوە چەند ساڵیشە بۆم نە ئەگونجاوڕێنە ئەکە و چەند جار پیان ئەوتمیان خۆم ئەمبیست بچم و ڕێگەنە ئەکەو بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە ئەو شەرەفە گەورەیەم پێ بڕا کە لە شاری گەورەی لە شاری کەرکووکی جوان کەرکووکی ڕەنگا و ڕنگ و کەرکووکی پێکەوە ژیان لەوێ بتوانم کۆڕێک بکەم کۆمەڵێکی زۆر لە ڕۆشنبیر و کەسی جوانی شارەکە ئامادەی کۆڕەکە بوون بۆ شاعیر و بۆ نووسەر زۆر گرنگە ئەم کۆڕانە بۆ ئەوەی بەردەوام لە تەماسا بێت لەگەڵ خوێنەرەکانیا و لەگەڵ ئەوانەی کە متابعی ئەکەن و ئەوانەی کە متابعی هەواڵەکانیکەن و وتارەکانی ئەخوێنەوە من ئەم ساڵ بەڕاستی زۆر هەستم بە فەخرێکی گەورە کرد لە کەرکووکا کۆڕم کرد. خۆش بە پێمان باشە باسێک لە ناوڕۆکی کتێبی پەشمەک بکەین چکە ئەمە جیاواز لە کتێب و کتێبە شاریەکانی بەڕێسە باسێک لە ناوڕۆکی کتێبی پەشمەکمان بۆ بکەین. کتێبی پەشمەک هەروەکو لە بەرگەکەشیا کە نووسراوە بریتە لە کۆی سەد وتاری ڕۆژنامەوانی کە بۆ ڕۆژنامی کوردستانی نوێ بە درێژایی 2 ساڵ نووسیومە ئەم وتارە لەژێر ناونیشانی پەشمەکا بوو ئەم گۆشەیە با بڵێن وتارەکانیش بە گشتی ئەتوانم بڵێم زیاتر کۆمەڵایەتی و لە ڕێی لە ناو سیاقی کۆمەڵایەتیان لە ناو چارچەوەیەکی کۆمەڵایەتیا دەستم بردووە بەو هەندێک بابەتی سیاسی و هەندێک بابەتی دینی یان هەندێک بابەتی تر وەکو بابەتی ژن بابەتی با بڵێن ئەدەبی زۆر لە بابەتە ئەدەبەکانم باس کردووە ئەزمموی خۆم لەگەڵ گەشتکردندا باسم کردووە هەروەها باس لە هەندێک پرسی سیاسی و دینی و کۆمەڵایەتی بەڵام هەر هەمووی لە ناو چارچەوەکی سیاسی چکە وتارەکانی من هیچی سیاسی نین زیاتر لە ناو سیاقە کۆمەڵایەتەکەیان من وتارەکانم نووسیوە. لە ناو ئەدەبیاتی کوردیات چەندین قوتابخانە و ڕێبازی تایبەت هەیە بەڕێستان بە چ قوتابخانەیەک و لەسەر چ قوتابخانەیەک زیاتر نووسینەکانتان ئەنووسن و بڵاوی ئەکەنەوە. من ئەگەر باس لەسەر شعر بێ و پرسیار لەسەر پرسیارەکەت پێویست بێ بە شعرەوە من شعری کراوە ئەنووسم با بڵێن نەسی دەقی کراوە ئەنووسم زیاتر ئەتوانم بڵێم سەر بە قوتابخانەی دەقی کراوم وەکوتر بابەتەکانی شعرەکانیشم ئەم ساڵانەی دوایی زیاتر مۆرکێکی با بڵێن فکری و فەلسەفی پێوەیە زیاتر دنیاییە با بڵێن ئەمیش بە پێ قۆناغم ساڵانەی ئەخیر تەرکیزم لەسەر و بابەتانێ. پێگەی شعر لە ناو ئەدەبیاتی کوردیا لە چ ئاستێکدایە؟ پێگەی شعر بەلای منەوە من خۆم چونکە شاعرم ئەتوانم پێت بڵێم ینی لە گەشەدایە شاعرێکی زۆری گەنج هاتوونەتە پێشەوە کە بە زمانێکی زۆر جوان ئەنووسن یعنی من یەکێکم لەوانە کۆمەڵە گەنج ئەناسم کە شعر ئەنووسن زۆر گەشببینم بەوەی کەوا ئەمانە هاتوونەتە پێشەوە هەڵبەتە ئێمە هەر خۆی شعری کوردی یەکێکە لەو با بڵێن لە جیهانە پێگەیەکی خۆی تایبەتی خۆی هەیە لە ڕێی وەرگێڕانەکانەوە بۆ زمانەکانی تر بۆ نمونە من لە دەرەوە کە شاعرێکی ئەوروپی پێمە ناوی شێرکۆبێ کەسم بۆ ئەبا بۆ نمونە ناوی شاعرێکی ترم بۆ ئەبا لە شاعرەکانی پێش ئێمە و دوای ئێمە ئەمە تێم ئەگەیەنێ پێم ئەڵێ کە بواری ئەدەبی و شعری کوردی ئیستا چۆتە جیهانەوە و چۆتە ناو دنیای دەرەوە و بە جیهانی بووە لە ڕێی وەرگێڕانەوە بێگومان. ڤینۆسخان ئەمەوێ بپرسم هەستی دەربڕێنیتەوە بۆ شعرەکانە بۆ نووسینی شعرەکانە هەستێکی کۆمەڵایەتی و نیشتیمانی یاخود دەربڕێنی ناخی خۆتە. ئەزانی چی ئەم پرسیارە چەند جارێکی شوتەران لە کۆڕەکەی کەرکووکیشمان باسمان کرد شعر تێکەڵەیەکە لە هەمووی ئەوەی کە تۆ ئاماژەت پێدا دەربڕینی ناخی خۆمانە
هەروەها باسکردنێکە لەو بابەتەی کە تۆ ئیلهامە بۆیەت و ئەو دەقە شعری کە تەنگ بە مێشکە هەڵەچنێت و هەڵی ئەڕێژیت. دوجار من شعرەکانم ناتوانم پێت بڵێم وەکو ئاماژەم پێم ساڵانەی کۆتایی با بڵێن ئەم 15 ساڵی کۆتایی زیاتر شعرەکانم مرکێکی دنیایی و دنیا بینێکی فراوانتری پێوە دیارە، زیاتر با بڵێن لایەنێکی فەلسەفی و فکری پێوە دیارە. ئەمەش منعی ئەوە ناکان دێجار شعری خۆشەویستیشمان نووسیوە، شعری نیشتیمان پەروەریمان نووسیوە، شعری کۆمەڵایەتیمان نووسیوە، بەڵام ئێستا من بەگشتی شعرەکانم با بڵێن دەلالەتی تیا ئەبینیتەوە هەندێک جار بابەتێکی نیشتیمانی تۆ تەوزیفەکەی لە ناو دەقێکە، هەروەها یان بابەتێک کە پەیوەستە بە ژنەوە تەوزیفەکەی لە ناو دەقێکە کە ئەتوانی پێی جوانتری کەیت بەم شێوەیە. پێگەی ژنان خانمان لە نووسین و قەڵەمی کوردیدا لە چ ئاستێکە بە باسێک لە ڕۆڵی ژنانیش بکەین لەم دەرفەتیان ئێمە دەرفەتە کە ئێمە لە بەڕێستە پرسیین و پێم خۆشە وەک خانمە شاعیرێک باس لە ڕۆڵی خانمان و قەڵەمی ژنانیش بکەین. ئەزانی خۆشببختانە ئێمە تۆزە لەمە پێش لە کۆڕی ناساندنەکەیە باسمان کرد کە ئێمە کاتی خۆی سێ-چوار ژن بووین لەسەر پەنجەکانی دەستێک ئەبژێردراین، بەس بەڕاستی من بۆ خۆم زۆر خۆشحاڵ و گەشببینم بەوەی کەوا ژنانێکی زۆرمان ژنانی جوانی وەکو جەنابت و وەکو زۆر کەسی تر لە بواری ڕاگەیاندنا ئیشەکەن لە ڕۆژنامەکانە ئیشەکەن لە چ وەکو نووسەر چ وەکو کاری ڕاگەیاندن لە پشتی کامێرە و لە پێشی کامێرە لە هەروەها لە ناو ڕۆژنامەکانە وەکو بوارەکانی تری ڕۆژنامەگەری ژمارەیان زۆر زیاترە. ئەمە چیمان پێڵێ پێمانەڵێ ئەوەی کە ئەم ساڵانە ئەم ژنانە کە خوێنویانە ماندووبوونەکەیان بە فیڕۆ نەچووە چوونەتە بوارەکە و ئیشیان کردو، تەنانەت ژنیشمان هەیەوان کچی گەنجمان هەیە کە لە بوارەکە ئیشەکەن ڕاگەیاندنیان نەخوێنەوە یان با بڵێن بوارێکی ئەدەبییان نەخوێنووە وەکو با بڵێن زانست، بەڵام دەستی نووسین و بەهرەی نووسینیان هەیە. ئەمە هەر زۆر من گەشببینم پێی و خۆشحاڵم کە ئەمە هەیە، چونکە ئێمە کۆمەلگاکە بەچی ئەیکەین بە کۆمەلگایەکی ئینسانی بەوەی کەوات تۆ لە هەموو بوارەکانە ژن بێتە پێشەوە. ئێمە بۆچی ئەمانوت کۆمەلگاکەمان ئەڵین کۆمەلگاکەمان پیاوسالارە لەبەرەوەی لە زۆربەی زۆری بوارەکانە پیاوی زۆرتیایە، بەڵام ئەگەر لەم بوارانەیە شان بەشانی پیاوژنەکانیش بە توانا و لێهاتووی خۆیان بێنە پێشەوە کۆمەلگاکەمان جوانترە بێت و ئەبێتە کۆمەلگایەکی ئینسانی. دوا بەدوای ئەم کۆڕی ئەمڕۆکە لێرە ساز کرا کتێبەکە بڵاو کرا و پێشکەش بە ئامادەبوان کرا، دوا بەدوای ئەمە ئەم کتێبە لەکوێ بەردەستە بێ بینەر دەتوانێت لەکوێ ئەم کتێبەی بەردەست بکەوێت و بخوێنێتەوە؟ لە ڕاستیە خۆ دەزانی کتێبەکە لەسەر ئەرکی ڕۆژنامەی کوردستانی نوێ چاپ کراوە. بەڕاستی ئەم کتێبە بێگومان لە ڕۆژنامەکە دەست ئەکەوێت، بەڵام وەکو تریش ئەوان ژمارەیەکی زۆریان لێ چاپ کردووە. بێگومانم کە دابەشەکرێ بەسەر کتێبخانەکانە، بەڵام من ئەگەر بە دەستنیشان کرای پێت بڵم کام کتێبخانە و کام کتێبخانە ناتوانم، ئەکرێ ئەوە ئێمە لە ستافی ڕۆژنامەکە بپرسین. زۆر بۆ بەڕێز نووسەر و شاعیر ڤینۆس فایق کە ئەمڕۆ بەڕێزیان لە کوردستانی نوێ ئەم کۆڕیان هەبووە. لێرە کۆڕەکە بە ئامادەبوونی ژمارەیەک لە بینەران و ئەدیبان و نووسەران لێرە ئامادەیان هەبوو کۆڕەکە بەڕێوەچوو.